درەختێکی براوەی تەمەن 50 ساڵەیە. لە باخی پشووی ئێواران هەر بە تەنها ئەم درەختە نەبراوەتەوە، بەڵکو چەندین درەختی تری هاوشێوە هەیە. بڕینەوەی درەخت جگە لە باخچەکان نەخۆشخانەی گشتی شارەکەیشی گرتوتەوە. لێپرساوانی نەخۆشخانەکە بڕینەوەی ئەو درەختانە بە پێویست دەزانن، بەڵام ڕەخنەیان لە شێوازی بڕینەوەکەی هەیە. هەر لە کۆیە لە یەکێک لە مزگەوتەکان باخچەیەک کە ڕووبەرەکەی نزیکەی 100 مەتر دەبوو، جگە لە سەوزایی چەنددارێکیشی تێدا بووە. تەواوی باخچەکە بە چیمەنتۆ داپۆشراوە. یەکێک لەو هۆکارانە ئەوە بووە کە ئەو حەدیقەیە سەیبەری لەسرە، بەخۆ حەدیقە ئەگەر ڕۆژی لێنێدە جوان نابی. هۆکارێکی تر ئەوە بوو کە مەقسەد ڕەمەزانان لەسەری دادەنیشتن دەبی هەر کەسە و مقەبایەکی لە بنە خۆی دانا بە ئەگەرنا پیس دەبوو کە تەراویح ئەکرا لە ناو مزگەوتە، مندارەکان لە ناو ئێرە شەڕ و ئاژاویان دروست دەکرد. لەبارەی بڕینەوەی درەخت و لە ناوبردننی سەوزایی لە شارەکەی سەرۆکی شارەوانی کۆیە ئامادە نەبوو قسە بکات، بەڵام ئاماژەی بەوە کرد بە بەهای نزیکەی 5 ملیۆن دینار درەختیان بەلایەنی سەرپێچی کار کڕیوەتەوە. ژینگە پارێزان لایەنە پەیوەندیدارەکان بە کەمتەر خەم دەزانن لە پاراستنی ژینگەی ناوچەکە. لایەنی پەیوەندیدار هیچ ئەوەیەکی نییە، دەسەڵاتێکی نییە و پێم وایە هیچیش ناکات. لایەنی پەیوەندیدار هیچ دەسەڵاتێکی نییە، چونکە سزای نییە. هەر کاتێک سزا نەبوو خەڵکیش بە ئارەزوی خۆی چی گوێدار دەبڕێتەوە یا خۆت ڕوبەری سەوزایی لە ناوە دەباتی بکات. لە کۆیە 44 باخچە و پارکان، نزیکەی 5 باخچەیان بە کەڵکی پشودان دێن و بەشێکیان پەلەوەر و ئاژەڵی تێدا بەخێوکراوە و هاوڵاتیان بۆ کاری تایبەت سوودی لێدەبینن. خالید محەممەد، NRT کۆیە.